بناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ سەرەسەر کێشەی دواکەوتنی موچە هەروە پرسی لێبڕینی خانەنشینیش دەکەین لە موچەخۆران دیار بەپێی نوێترین بڕیاری وەزارەتی دارایی هەرێم بڕیاری داوە لێبڕینی لە سەدا سێ کە پێشتر لە سەدا حەوت بوو بە پیاسی خانەنشینی عێراقیە گرتو دەبێت لە سەدا دەبێت ئەو لە سەدا سێی کە نەدراوە لە دوای ساڵی 2014ەوە خستویتە ئەستۆی فەرمانبەران و خانەنشینان ئێمە باز لە وردەکاریەکەی دەکەین و باسی لێکەوتەکەی دەکەین چی بارگرانەیەکی جوش دەکات وایە و لێبرینە بۆ مانگانەشە کە حکوومەت تەرخۆی موچەی موچەخۆرانی خواردەوە چونکە لە ماوەی ڕابردوو لە دوای ساڵ 2014 حکوومەت 16 موچەی تاوی موچەخۆرانی نەداوە و 34 موچەی بە سیستەمی پاشەکەوت دابش کردووە دەموچەش بە لێبڕی باز لە لێکەوتەکانی ڕوە باز لە دواکەوتنی موچە و لێکەوتەکانیشی لەسەر هاوڵاتیان و بازاڕیش دەکەین ئەم پرسان لەگەڵ بەڕێز عەزیز عەلی ئابووریناس و ئەندامی ئەنجومەنی باڵای یەکێتی خانەنشینان قسەی لەسەر دەکەین کاک عەزیز بەخێر بێن سوپاسیان بەدەم زۆر سوپاس دەکەین بەر لەوەی کە بچینە سەر دواکەوتنی موچە حەزەکەم لەو لێبڕینی خانەنشینیەوە دەست پێ بکەین بەر لەوەی کە بچینە سەر ئەو وردەکاری ئەو لە سەدا سێی کە حکوومەتی ماوە بەسەر توێرەی خستوێتی ئەستۆی فەرمانبەران و موچەخۆران بەڵام لێبڕینی خانەنشینی چییەوە پێشتر بۆ لە سەدا حەوت بوو بۆ ئێستا بۆتە لە سەدادا زۆر سوپاسانەکەم دیارە لە یاسای خانەنشینی ژمارە 27 2006 لە موچەی بنەڕەتی لە سا حەوت ئەبرایی فەرمانبەران لە بوجەشە لە سا 12 لە بوجا تەرخانەکرا بۆ سندوقی خانەنشینی طبعاً ئەم لە سا حەوتا بێ بچێتە سندوقی خانەنشینی لەگەر لە سەدا 12 حکوومەت خۆی بەڵێ لە سا 12کەش حکوومەت خۆیگە یعنی هەردووکی لە سەدا 19 دەبووە ڕۆژپە سندوقی خانەنشینی بەڵێ سا 19 بچێتە سندوقی خانەنشینی بۆ ئەوەین بێ دوایی قسە لەسەر ئەوی کاکەین باشە بەس ئەو لە 91ەوە ئەو لە سەدا حەوتە هەیە لە 92ەوە وانە بوو لە سا یەک بوو دوایی بوو بە لە سا 4 دوایی بوو بە لە سا حەوت ئەو یاسای خانەنشینین بوو بە لە سا حەوت و کە هاوتا بۆ لەگەڵ عێراقا بوو بە لە سا حەوت لە یاسای خانەنشینی ژمارە 9 2014 لە مادەی حەڤە لە بڕگەی یەکەم ئەڵێ لە سا حەوتەکە بۆ بە لە سا 10 لە سا 12کەش بۆ بە لە سا 15 ئەیانی لە 19ەوە بۆ بە 25 تۆ کە ئەم یاسایە و جێبەجێ کردووە پێویستە ئەمەش جێبەجێ بکەیت بەڵام حکوومەتی هەرێم لە 2014ەوە ئەم یاسایە دەرچووە یاسای خانەنشینی دەرچووە ئەبوایە لە 2014ەوە ئەم بەهاتایە خانەنشینی بە لە سادە لەم فەرمانبەرانی بڕیوە بەڵام ئێمە یەکێ لە مشکیلەکانمان بودجەمان نییە لە 2013 و بودجەمان نییە لە 2013 197 ملیار دینار وەکو لە سا 12کە بڕا لە بودجە تەرخان کراوە بۆ سندوقی خانەنشینی بەڵام بەداخەوە من بە ئەو کاتەش بە ئەندام ملیار ئەو کاتەش بە ئەندام پەرلەمانەکانم وتم غەدرێکی زۆر گەورەتان کرد ئێوە لە پێش سندوقەکەتان جێبەجێ بکردا ئینجا قەرارتان باە 197 ملیار دینار ئەچێ بۆ کوێ ئەچێ بۆ یەکێتی و بۆ پارتی دابەشەکەن زۆر بەڕێک و پێکی لەبەرەوە ئیستا یاساکە ئێمە وەکو یەکێتی خانەنشینانی کوردستان 8 جار چوین بۆ بەغداد تا ئەم یاسایەمان جێبەجێ چوینەتە مەحکەمەی فیدراڵی چوون بۆ لای دادوەر یعنی هەموو شوێنەکانمان کردووە ئەوەی یاسایی بێت و لە عێراقا تا ئەمە جێبەجێ بووە باشە کە تۆ ئەمە جێبەجێ کردووە ئاهاتوویتە سەر ئەمە لە ساسڵەن یاسای لە مانگی حەوت لێکی حەوتی 2024ەوە کەوتە بواری جێبەجێکردنەوە لێکی حەوتی 24ەوە بوو بەڵام لە 22/11/22ەوە یاساکە ئێمە بڕیاری مەحکەمەی فیدراڵی هەموار کرا هەموار کرا ئەبوایە لە 22ەوە جێبەجێ کرا ئەو کاتە ئێمە چوینەوە بۆ مەحکەمەی فیدراڵی تاکیدمان کردەوە کە ئەو بڕیارەی مەحکەمەی فیدراڵی یاوە هەرێم جێبەجێ ناکە اینجا لە یەکی حەوتی 24 جێبەجێ کردو یعنی من مەقسەم چییە ئەم حکوومەتی هەرێمە کە هەموو شتەکانی کە قەیران بە قەیران چارەسەرەکە ئێستا قەیرانی موچێ
بۆی لە بیرە بچێتەوە قەیرانی موچە بەچی جێبەجێگە بەم لە ساسێ ئیستا وای لێ هاتووە هەموو کەسێ باسی موچە ناکا باسی لەو لە ساسەیەکە چەندم لێ بڕێ ئەمە یەکێکە لە خەلەلەکان بە سیستەم نەکردنی ئەو شتە باشە ئەم پارەیە لە ساسێ تۆ وەرێگری تۆ سندوقی خانەنشینی نییە ئەی خەیتە چۆ ئەمە یەک دوو ئەگەر ئەیەی بە عێراق ئەوە ئێمە وەکو یەکێتی خانشینین ئەچین بۆ موەسسەسەی تەقاوتی عامەی بەغا ئەڵێن لە 2014 ئێمە ئیامە بۆ ئەوەی خانەنشینی بچێتە سەر بەغداد بەڵام بەداخەوە یعنی ئێستا ڕوون نییە و لە سەدا سێ دەدرێت بە بەغدایان خۆیان گلی دێدەنەوە تا ئەم دقەیە ڕوون نییە بە تاکیدەوە بۆ خۆیانە ئەگەر مادەم ئیشارەتشی پێ نەیەوە ئایا ئەخی ئەمە سندوقمان نییە خاتە چۆ دەڵە بە پێی بڕیاری ئەنجومەنی وەزیرانی هەرێم بە پێی بڕیاری ئەنجومەنی وەزیرانی هەرێم چەسپانی لێبڕینی خانەنشینی ڕێژەی لە سەدا 10 فەرمانبەرانی کوردستان کاری پێویست ئەنجام بدرێ ئەزانی باشە ئەخچێتە چۆ ئەم لە ساڕەکەی زۆرە ئەم لە سەدا سێ بۆ عێراق لە سەدا حەوت بڕێ و لێرەش لە سەدا سێ ڕەکەی زۆرە ملیۆن زیاتر بێ 35,000 مانگی 35,000 ئەو لە سەدا سێ لە ساسێ مانی 35,000 لێ بن ئێستا لە سا حەوتەکە جاران دووقات بووین بێ بەڵام لە ساسێکە 35 ئەگەر لە ملیۆن بەرەو ژوور بی موچە بنەڕەتێکە یەیتە خوارەوەین بێ ئەو بە 5 ساڵ لێتە سەنێ ناوی چیە هینی خانەنشینی فەرمانبەران بە 3 ساڵ لێتە سەنێ یعنی ئەیکا بە قیستی 3 ساڵ بڵین 2 ملیۆنە 2 ملیۆنەکە بۆ تەکا بە 5 ساڵ یان ملیۆن و 500 فەرمانبەران بۆ تەکا بە قیستی ئەوە بەڵام لەسەر موچەی بنەڕەتەکەت دەیبڕێ اینجا کۆمەڵی ئەشکالی تریەتە پێشەوە باشە ئەمە وەرت گرت تۆ چی لێەکەی هەر وەکو وانیکەی خۆی بڵێن سندوق خانەنشین لە کوردستان دروست نەبووە ئەبۆ وەکو خۆی ئەی خۆی ئەمەیەک دوو تۆ سندوقت نییە ئەی خەیتی چۆ ئەیەی بەغا ئەیەی بە بەغا قەنەعەت ناکەم بیا بە بەغا چونکەم ئەمە بە ملیار دینارێ ینی چەندین ملیار دینار من کاکاکیم یەک شتت پێ بڵێم پێش ئەوەی یاسای خانەنشینی هەموار بکرێتەوە لە هەرێمی کوردستانە هەمومانە 45 ملیار دیناری بڕیوە لە خانەنشینی ئەو بە لە سەدا حەوتەکە نا بەو زیایی کە هەموار کراوەتەوە یعنی ئیستا حکوومەتی هەرێم 45 ملیار دینار زیاتر ئەیا بە خانەنشینی تێگەی لە من ئەوەی کە زیاکرا ئەها 220ەکان بوو بە 500 بە تام ملیۆ هەبوو ملیۆنی زیاکردووە هەیە 800,000 ئەوە 45 ملیارە سەیری ئەم زوڵمە کابرایە 220,000 هەیە تۆ بچی تەما بکەیتە کەسێکی ئاوا 200 بە 40 ڕۆژ بە 2 مان 3 مان 220,000 تێ لە جیاتەوەی 500,000 بیتێ 220,000 ئەم یاسایە چووە پەرلەمانی کوردستانەوە زۆر بەداخەوە ئەو کاتە زۆریان ئۆپۆسیۆن بوو زۆر ئین بوو ئەبوایە ئەمە جێبەجێ بکرا کە لە 2004 لە عێراق دەرچوو دەبوو لەو کاتەوە جێبەجێکرا چووە پەرلەمان و چووە ئەنجومەنی وەزیران و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران وتی پارەمانە بۆایە پەرلەمان موسیر وایە لەسەر جێبەجێکردنی بەڵێ باشە بەس بینە سەر لێبڕینەکە ئەوە چۆنە ینی بۆچی بۆ فەرمانبەر 3 ساڵدانراوە ئێستا بۆ لە پلێکێ وایە بۆ فەرمانبەران پلەیەک تا پلەدا ئەلیف و باش هەیە ئەوە چۆنە ینی موچەی بنەڕەتی چۆن دیاریکراوە چەندیان لێدا بەدرێ و دەکارێکی چۆنە ئەزانی چۆنە ئەوە مەرحەلەی حسابیە حسابیە ئەوە خۆی وەزارەتی دارایی لە دایرەکانە حسابات خۆی ئەیکات و لێ بڕێ لە خانەنشینیش لە خانەنشینی خۆی لێ ئەبڕێ هەر یەکە و موچەیەکیە ئیسا بۆ نمونە لەبەرەوەی تەرفیع وەستاوە موچەی فەرمانبەران زۆر کەمە موچەی بنەڕەتی زۆر کەمە ئیسا من کچێکمەیە لە زانکۆیە باش معیدە لە زانکۆ باش 6 ساڵە لە زانکۆیە تا ئێستا تەرفیعی نەکرد ئەنی موچەکەی بنەڕەتەکەی هەر جێگیرە نا بە علاوە علاوە 6,000 6,000 چێتە سەر 6,000 چێتە سەر لەبەرەوە من ئەوە نمونەی هینەکەی کچەکەی خۆمێن من مەقسەم چییە باشە ئەم فەرمانبەرە کەی تەرفیعەکا و ئەچێتە پلەیەکی تر چونکەم 11 پلە هەیە بۆ ئەوەی کەین بکەی کاوە 11 ستێپ هەیە
ئەم 11 ستێپە بە عەلاوە بێ کە ئاوا بوو ناچیتە پلەیەکی تریش ئەوەستێ تۆ سەیری ئەم غەدرە لە فەرمانبەرێکە لەبەرەوە هەچ فەرمانبەرێک کە خانەنشین بێ لە 2016ەوە تەرفیع وەستاوە لە بەرزکردنەوە وەستاوە لە 2016ەوە لە 2016ەوە یەک فەرمانبەر تەرفیعی نەکردو کاکە تەرفیعی وایە 120,000 زیاکەی تەرفیعی وایە 100,000 زیاکەی تەرفیعی وایە 150,000 زیاکەی پلە بەرزکردنەوە 150,000 زیاد پێشبینی بەڕێز دوای چەند هەر فەرمانبەرێک چەندی لای حکومەت بێ لە ماوەی 2016 تا ئێستا ناتوانم بە تەقدیری ینی دوو پلێت چەندە 10 ملیار دینارە 100 ملیار دینارەکە بە یعنی پلە بەرزکردنەوە غەدرێکی زۆر گەورەیە لە فەرمانبەر باشە ئیستا تۆ لە هینی خانشینیەکەی بڕی لە هینی خان لە ساسێ لێ بڕی ئێ باشە قوربەسەرە تەرفیعیشی نەکردووە تۆ شتێکی کەمی لێ بڕی بۆ لێ بڕی سەبەب چییە لەبەرەوە ئەمەی ئیستا کە کراوە بە سیستەم کە کراوە بە بڕیار ئەو بڕیارە بڕیارێکی زۆر چاکە و یاساکە ئەڵێ بەڵام تۆ وەرە لە 2014ەوە قەرەبووی خانەنشینی بکەرەوە ئەو کاتە لە ساسیەکەی لێ بڕی بەڵام تۆ لە 24 جێبەجێ کردووە ئەی بۆ لە 24 لە یەکی حوتی 24ەوە بۆ لی نابڕی یعنی دەبێت موچەکان هەمووی هاوتا بکرێت لە دوای 2014 و پارەکە بدەوێت بە خانەنشینم ئەبێ بیرێ بۆ خانەنشین چونکەم ئێمە وەکو یەکێتی خانەنشینان بەیانی کۆبوونەوەکەین لەسەری ئەگەر ئاوا هیند غەدرمان لێ بکرێ ئێمە محکەمەی فیدراڵیان لێگرین ئەڵێن لە ساسیەکەیان لێ سەنووین کاکە هیوایە 3 ملیۆن نەبێ بە 3 ملیۆن خانشینێکی قوربەسەر لەکوێ بوو 3 ملیۆن دینار بە حکوومەتی هەرێم و کەسیش نەیزانێت چێ لەبەرەوە ئەبێ محکەمەی فیدراڵی ئەمەی کە جێبەجێ بووە ئەمەمان لێ بسەنن دوو شت هەیە یەک ئەبێ قەرەبوومان بکەنەوە ساڵ بە ساڵ هەیە 2014 خانەنشین بووە لە 2014ەوە هەموو مانیە 600,000یان لێبڕیوە هەموو مانیە 600,000یان لێبڕیوە لەبەرەوە ئەبێ قەرەبووی ئەوە بکرێتەوە هەر خانەنشینیە بکرێتەوە ئینا لە ساسەی تۆ چۆن نایەساییە لێی نابڕی تۆ لە 22 جێبەجێ و نەکرد لە 24 جێبەجێ کردووە وەرە لە یەکی حوتی 24 لە خانەنشینی ببڕە وەرە هیوا هەیە ئیمڕۆ خانەنشین بووە وەرە ئیستا لێ ببڕە وانە بۆچی لەوانی کەی ئینەکرد لەبەرەوە بەڕاستی کاکی ئەمە زوڵمێکی گەورەیە لە خانەنشینی و لە فەرمانبەر بەس حکومەت خۆی نەیتوانی ئەمە حکومەتی ما بەسەر توێریم خۆی پارەکە بدە لە موچەخۆر نەیبرە لە سەڵاسێ دوو جار چوین بۆ لای مؤسسەی تەقاوتی عامە مدیرعامی بەڕۆبراتێکی خانەنشینی عێراق بەڵێ باش چوین دوو حلی بەدەسەوە بوو وتی لە 92ەوە ئەمان تەوقیفاتی تەقاوتی وەرەگرن ماڵە با ئەو بڕەمان یان بە سیویلە بۆ بێنن یان ئەوە بە قەرز ئەیکەین بە قەرز بەسەر حکوومەتی هەرێمەوە بۆمان بێن هەر هەموو خانەنشینی ئەخەینە سەر بەڕێوەبەری خانشینی تەقاوتی جا لەبەرەوە ئەمەیان پێ قوبوڵ نییە چونکە بۆ خانشینی عێراق یەک وتێگەر پارەی سندوق خانشینەکە بێنن ئەو کاتە یەکێ خانشین نابێت لێرە هیچ ڕەبتێکی بە حکوومەتی هەرێمەوە نامێنی ئەچێتە ئەو مؤسسەیە و مؤسسەیە بۆ نمونە موچەی مانگی 6یان وەرگرتووە و کاتە خانشینانی هەرێمیش دەتوان موچەی مانگی 6 پێشوەختە وەربگرن پێشوەختە سەری ما ئەبێ خۆیان بانقی لەو بانقە عێراقیانە هینتەکە کاتێکت بۆ کەن و تۆیش کە سلفە وەرەگری هەموو شتێوە ئەمان پێیان قوبوڵ نییە ئەڵێ پارەمان نییەویانینێ تا ئەو پارەیە نەیەن ئێمە خانەنشینی فەرمانبەرانیش بە هەمان شێوە کە خانشینەوە سەرگەردانی بەدەست ئەم حکوومەتی ئەم دەسەڵاتەوە من پێی ناڵێم حکوومەت چونکەم دەسەڵاتە ئەم دەسەڵاتەوەی گیرما خواردووە بەڵام من گلەیەکشم لە فەرمانبەران و لە خانشینان گلەیەکە چییە؟ گلەیەکەم ئەوەیە بەڕاستی یەکێ لە گرتنی موچای ئیستاکە گیراوە تەوتینە ئەو سێبانقەیە زۆر بەداخەوە خانەنشینی ئەمڕۆ کە موچە نایە ئەمڕۆ شەڕ بوو لەسەرەوەی ستواستاکە فۆرمێکی ئەژماری من وەربگرێ ئەیبە تۆ بە قسەی میدیایەکی دەسەڵات بۆ ئەچی ئەم شەڕە ئەەکەی بۆ
فۆرمێک کە وجودی نییە کە لای حکومەتی عێراقی ناخوات هیچ ئەم بانقانە هیچ ڕەسید و هیچ متمانەیەکیان نییە لە عێراقا تاکوین بێ زۆر سەیرە ئێمە بەڕاستی تاکو ئیستا بۆ منە خانەنشینان سەرێکیان هەیە بەڵام فەرمانبەر هیچ سەرێکی نییە خانشینی ئێستا ئێمە وەکو یەکێتی خانشینان لقمانەیە لە هەموو شوێنەکان لەوانەی لە محافەزەکان و لە ئیدارە سەربەخۆکان ئێمە ئەتوانین قسە بکەین ئەوانیش ڕێگەیان پیاوین کە ئێمە قسە بکەین لەسەر ئەوان و هەر ئێمەش یاسای خاننشینمان هەموار کردەوە و بەهەش جات چوون بۆ بەخە لەبەرەوە ئەمە حاڵەتێکە نابێت تۆ کە شتێک مخالف بوو بۆ ئەیکەی ئەمە یەکێک لە گلەیەکان تۆ موچەند نایە شاریان لەسەر ئێستا لێرە یەکێتی پشت لە بەڵێنی هەڵبژاردننیدا کە تەوتیم بکەسە پەشیمان بۆ تۆ فشارەکە فشار لە چیەکە موچەتە بڕێ ناتوانێت بەچی بڕێ چۆن موچەتە بڕێ موچە لە کوێی لە عێراقەوەیە کاکە موچە لە عێراقەوەیە تۆ داهاتی نەوت بەدەست نەما موچەی هەرێمە بەدەست نەما خۆراکە بەدەست نەما تەندروستی و بەدەست نەما خزمە گوزاری و بەدەست نەما ئەی چی بەدەستما حکومەتی چیت بۆ منەتەکەی بەسەر خەڵکە بۆ زەخت لە خەڵکەکەی بۆ ئیستاکەی کاتی کتابیەوەی ئەوە کاتی ئەوەی وەزیری دارایی بچێتە بەغداد و شەڕی ئەوە بکە موچەکە بێنێ یان شەڕی ئەوە بکە لە سەحاسەی موچەکە بڕم کورا باشە تۆ وەزیری دارایی مقابلەی کردووە هیچ ئەمەلێکی نایە بۆ کۆمەڵان بە فەرمانبەران و خانەنشینان و خۆ چەند فەرمانبەر و خانەنشین زەرمەندە دا ئەوە کاسب کات زەرمەندە فەرمو ئیستا ئەوە جەژنە بزانە بازارەکان چەند چۆڵ و هۆڵ و چەی ئەوەیە کابرا 500,000 وە گوتووە 500,000 بە چی بە 5 ڕۆژ 6 ڕۆژ خەرجێکی کاک ئەی چی بکە بۆم جەژنە چی بکە ئێوە بۆ واکەن کاکە ئەم حکومەتە بۆ واکە ئەم دەسەڵاتە بۆ واکە ئەمە حاڵەتێکە بەڕاستی هین بێ ئەو تەرفیعی وەستانوە پلە بەرزکردنەوەی وەستاندووە لەسا حەوتی موچەی فەرمانبەرانی بڵین لە 92 وەری گتووە تا ئیستا خواردوێتی باشە بەس ئێستا چۆن بزانێت سەر موچەی بۆ نمونە ئەگەر بۆ فەرمانبەر خۆشیان نمونەیەکیان داناوە ئەگەر دەڵێ فەرمانبەرێک موچەی بنەڕەتەکەی 509,000 بێ ئەوە وەزارەتی دارایی هەرێم دایناوە دەڵێن ئەوە بڵین 15,000 لێدا بەدرێ 15,270 دینار مانگانە ئەو بڕە زۆر دەکە ینی تقریبا ساڵانش زیاد دەکا موچەی بنەڕەتی ینی فەرمانبەر زۆر نییە باشە ئیسا بە لای منەوە ئیسا بۆ نمونە لەوانەیە 40,000 مانگی لە من ببڕێت سەیریکە 40,000 مانگی سەیریکە بەس فەرمانبەر چۆن بزانێت چەندی لێ دەبڕێ موچەی بنەڕەتەکەی چەندە چۆنەوە 1,180,000 موچەکەم بە زەربی 3 تەقسیم سەیکە 35,400 دینارەکە ئەمە زەربی 6 مانگیکە یەکسە پارەکە دەرەچێت چونکە 6 مانگیکە لەبەرەوە ئەمە کاری حسابیە خۆیان ئەیکەن خۆیان زۆر بوانە زۆر باش و ئەوە لەبەرەوە ئێستا سەیریکە ئەمانەی بڕیوە ئەمە لەکوێ لە سا حەوتی موچە لە ساڵی 92 تا ئەم دەقەیە لێ سەنراوە کوا ئەو پارەیە کوا بەغا داوایەکە کوا هەمومانە لە یەکی 2014ەوە هەمومانە 45 ملیارد دیناری لە خانەنشینی بڕیوە کە یاساکەی هەموار نەکردوێتەوە بەڵێن لێوانی خانەنشینی کوا لەکوێ ئەمە کە یاساکەی جێبەجێ نەکردووە هەمومانە 45 ملیارد ئەم تەرفیعی لە 2016 وەستانوە باشە تەرفیع مۆزەفێک ستاندەری 150,000ەکە هەموو تەرفیع 150,000 حسابکە ئەنی یەک پلە بەرزکردنەوە 150,000 خۆ پلە بەرزکردنەوە 150,000ەکە شەهادەیە چێتە سەر مخەساتی تریە چێتە سەر اینجا بەس خۆ 4 ساڵ جارێکەوەیە هەیە 4 ساڵ جارێ هەیە 5 ساڵ جارێ باشە بەس ئەوە بەڵام لە پلە 2 پلە 3 پلە 2 پلەیەکە تەرفیعت نامێنێ باشە بەس ئەوە 10 ساڵە وەستاوە کەواتە پێی بوو ئەوەی بەڕێز دێر فەرمانی نزیکەی 300,000 پلە بەرزکردنەوەی لای حکومەتە ینی مانگانە ئەگەر لە 2016ەوە هەموو خانەنشی هەموو فەرمانبەرێ 2 تەرفیعی وەستاوە
هەر پلە بەرزکردنەوەیش 150 حساب بکە 300 یعنی من مەقسەم چییە؟ مەقسەمەوەیە چەند مانگە فەرمانبەرێک بەڵام فەرمانبەری وایە 700,000 بە گوێرەی شەهادەکەی ئەگەر شادەی کولیە و ئەوانەتە بێ ئەوە چیتە 150,000 بەس بۆ لێبرینی لە سەداسەیەەکە تا موچەی بنەڕەتیکەت کەمتر بێت کەمتر لێ بڕێ بەڵێ کامە موچەی بنەڕەتی کەم ئێستا پلەیەکێ بەڕێز و پلە 2 پلە 3 4 تادا باشە ئەوەیش بێ شەهادە بە 140,000 تەعینە بێ سەرتاکەدا دەمەزرەی 140,000 موچەی بنەڕەتیەکەی موچەی بنەڕەتەکەی 140,000 باشە ئیتر بەس 4 ساڵ جارێ ئەچێتە پلە 9 سەری پێنجەمی ئەچێتە پلە 9 بەڵێ ئەمە 6,000 دینار زیادە بەڵێ یعنی لە 140 بێ بە 146 یەک ساڵ چاوەڕێی 6,000 دینار زیاد جا لەبەرەوە بەڕاستی ئەو دراسەیە شەهینێکی زۆر باش بە عێراق ویستی گۆڕانکاری تیا بکە بەڵام کۆمەڵە ژوروفی سیاسی هاتە پێشەوە ئینا گۆڕانکاری لە جەدۆلی ئەنی موچەی بنەڕەتی دەستکاری کرابە موچەی بنەڕەتی هەر فەرمانبەران نێرێم لەگەڵ عێراق جیاوازاتە لە 2011ەوە کە ئەو هینە دەرچووە بەڕاستی اقتصادێکی تر و گرانیەکی تر هەیە ئێستا بۆن من بۆ خانە نشینی غیلای مەعیشە هەیە لە سایەک ئێستا ئەوە 3 ساڵە تەقاوتی بەغا و ئەوانە مزاراکەن بۆی بیکەن بە لە ساد و چونکەم ئەوان غیلای مەعیشە ئەوان گرانیەکی زۆرە لە ساد و زۆر باشە بۆ ئەوان بۆ ئێمە شەر باشە ئیسا بەڕاستی ئیسا تۆ چەند موچە وەربگری ئەمەنێت شتەکان چەند چۆتە سەری بۆ ئەوەیە غیلای مەعیشە ئەوەیە دەتاک و ئیستا حکوومەتی هەرێم لە یەکی 2014 غیلای مەعیشەی نێاو بە خانەنشین باشە بۆ ئەمین بێ اینجا ئەوا بێتەوە تەرفیع ئەوە وەستاوە یعنی ئەو موچانەی کە نەدراوە چۆن لێبڕی ئەنی لێبرین لەوانش دەگرێتەوە ئێستا بەپێی و بڕێرە وەزارەتی دارایی بێت دەڵێ مادەم ئاماژەی پێ نەکردۆ لێبڕێ دەڵێ لە ڕێکەوتی 2014 تاوەکو 36 ینی 126 مانگ دەکە لێبڕینەکە دەیگرێتەوە کەواتە موچانەش دەگرێتەوە کە بەستەی پاشەکەن ئیشارەی پێ نەدراون کە لێبڕین پێڕەوکراوە ئیشارەی پیاوە لە کتابەکە نەیاوە کە شمولی ئەوانە ناکەکە موچەمان نەیاونەتێ لێشتە بڕێ بەڵێ چونکەم لە سا حوتەکەی بڕیوە لە ساسیەکەش لێ بڕێ موچەشی نەیاوی تێ ئەمە زوڵمێکی گەورەیە بەڵام لەگەڵ ئەوەشە هەموویمان پێقوبوڵە زۆر سێرە یعنی ئەم خەڵکە کەینێ من گلەیەکم لە ئۆپۆسیۆنەیە ئەم حیزب لە چەپەوە بۆ ڕاست سەیرکە ئەمەندە باسی گەندەڵیان کردووە خەریکە گەندەڵیە بێ بە سیستەم و خەڵق قەنەعەتەکە ئیسا مۆزەفە زانیڵێکی ئەڵێ کولە موچەکەمایەتێ چییەکە بابیکە چۆن چییەکە بابیکە ئەی تەندروستیت ئەی خزمەتگوزاریت ئەی جادەوبانێ ئەی کۆمەڵێ شت هەیە باشە قەینا ئەمەنە باسی گەندەڵیان کردووە بەڕاستی ئیتر حەق نییە یەک ئۆپۆسیۆن باسی گەندەڵی بکە چونکەم چارەسەرێ پێ نییە ئەوە تۆ 10 ساڵە باسی گەندەڵیەکەی لە 2009 ئۆپۆسیۆن دروست بووە وین بووە باسی گەندەڵیەکە چی گۆڕانکاریە کراوە هیچ گۆڕانکاریە نەکراوە من ئەڵێم ئیسا بۆ نمونەیەکێتی خانشینان حیزبی نییە بزانە چ سەرکەوتنێکی گەورەی بەدەستێنا قسەشمان نەکرد لە 250,000ەوە زیامان کردووە تا ملیۆنێ لەبەرەوە هیچمان حیزبی نین بۆ سکاڵە لە دادگای فیدراڵی تۆمارتان کرد بەڵێ هیچمان حیزبی نین دەستهینی حیزبیەکە بەرژەوەندی حیزبیەکە نەمانێناوەتەوە لەوێ هیچمان حیزبی نین لە دەرەوە تۆ خۆت هەرچیەکی ئازادی بەڵامی من ئەڵێم ئەم دەسەڵات ئەگەر ئۆپۆسیۆن ئەگەر عیلاجت پێ نییە عیلاجی بکە اینجا قسەی لەسەر بکە ئێمە عیلاجمان کرد اینجا قسەمان لەسەر کرد لەبەرەوە بەڕاستی ئیستا گەندەڵی بۆتە سیستەم لەوەتەی هەیە باسی ئەوواکەن عەرزە دابەشەکەن بە لێشا و شوقاکرێ بە لێشا و کارەبا دزرێ ئەوە دزرێ چ چارەسەرێ بوو هیچ چارەسەرێ بوو ئەمە یەکێک لە خاڵەکان دوو بەڕاستی هەر شتێکت هەبوو تۆ بچۆ لە محکەمەی فیدراڵیش کات بکە بۆچی تازە ئەمان دەسەڵاتی هیچیان نەماوە وەکو وتم هیچیان لە دەست نەماوە کاک ئەوە تا موچە نایرێ دەفەرموو فەرمانبەر چی بکە باش دەینە سەرەوە بەس ئەو لێبڕین لە سەدا سەیە
بارگەین دروست دەکە ئێستا بۆ نمونە 35,000 بۆ هەندێکیان 50,000 کاکە بۆ من زۆرە بارگەین دروست دەکە بۆ فەرمانبەر بۆ خانەشین بۆ فەرمانبەر بڕەکەی زیاترە لە بەرەوەی ماوەی 3 ساڵی بیداتەوە بەڵێ بۆ خانەشین 5 ساڵە کەمترە بڕەکەی بەڵام بۆ خانشینە زۆرە کاکە خانشینە تەقاوت بووە ئیسا ئەوەی یەکی 2014 تەقاوت بوو بێ ئەزانی تەمەنی چەنە 70 ساڵ ئەی باشە 5 ساڵی تۆ زمانیەوەکەی کاکە تەقاوتی وایە معاملەکەی تەواو نەکرد و کۆچی دوایی کردووە تۆ زمانیەوەکە تۆ بێویژدان ئەم هەموو موچەی و لێ بڕیوە قات و قوڕی و لێ کردووە نەخۆش بووە نەیتوانیوە حەبێ بکرێ پاچێ حەب کڕێ تا نەخۆشیەکەی گەورە بووە و کە تەقاوت بوو ئەمرێ ئێستانداری سلێمانیش 74 ساڵە نازام چەندێ ئەژی بەس بە پێەوە بێ ئێستا بۆ فەرمانبەرگە موچەی بنەڕەتی 500,000 مانگانە 15,000 لێ 15,000 کۆی ساڵەکە 15,000 زۆرە کاکە بۆ مۆزەفێک زۆرە تۆ هاتوچۆ بیەکە بەزە و کات دەبێتە 50,000 چونکە بە 3 ساڵەیە بیداتەوە تقریبا 50,000 دەکە نا 15 بۆ کە کردی تەقسیمی 36 مانگە بەڵێ پارەکەی تۆ چونگەم ئیسا ئەوە موچە بنەڕەتەکەی کەمە بەڵێ لە سادەکەی لێبرن ساسیەکەی لێبرن کەمەکە بەڵام ئیسا بۆ نمونە مدیرعام بۆ سەرەوە تا وەزیر و تاوە ئەوان خانەنشینیانەکەن بە چاکسازیەکەی هەرێم چاکسازی خانەنشینی هەرێم لەبەرەوە بەڕاستی ئەوان ناگرێتەوە تۆرە وەزیرێک وەزارەتی نەبینیوە هیچ شتێکی نەبینیوە لە سێشی شمولی ناکات و بۆ خۆی وەکو بەرزەکی بەنام بۆژی دەچوە و ئین بێ مدیرعامی هەروەها یعنی من مەقسەم چییە؟ مەقسەمەوەیە ئەم واقعەتەی ئیستا ئەم لە ساسەیە وارد بارگەین دروست دەکات بۆ فەرمانبەر و بۆ خانەشینێ ئەگەر ئەم لە ساسێ درا بە عێراق هاتە ژێرباری ئەوەی لە یەکی 2014ەوە هەمواری یاسای خانەنشینی هەرێم بکە با قەرەبووی خانشینی بکرێتەوە ئەمە یەکێک لە خەرەبۆکە دوو بەڕاستی خانەنشینی ئێرە سندوقی نییە تێی بکە ئەگەر ئەیخوات گیرفانەیە بە سندوق ئەگەر ئەیخوات کاک حەکیم بەڵێ بۆچی لێسەنی ئەگەر تۆ ئەیخۆی بۆچی لێسەنی کاکەەوە بە تریلیۆن دینارە کاکە بەڵێ تۆ هەر خانەنشینێ 1,900,000 کشی لێبسەنی بزانە چەنەکە باش بەس 100,000 خانشینی مەدەنیە بینە سەر کێشەی بڵێن موچە بشتی سامڕۆ وابڕیار بوو نەرمیەکە بوو پێشتر سوودانی بینێرە بەڵام ئەمڕۆ دڵ ئەنجومەنی وەزیرانی عێراق کۆبەتەوە هیچ بڕیارێکی لەسەر نەداوە سبەی ئەنجومەنی وەزیرانی حکومەتی ماوە بەسەر چوێرێم کۆ دەبێتەوە پێدا هیچ بڕیارەیەک بدەن دەتوانن بەداهاتی ناوخۆ نەوت شتێک بکەن ئەگەر بیانێ قەنەعەت ناکەم حکوومەتی هەرێم خۆی کەشفکە و داهاتی نەوخۆ تەوزیەکە بەسەر خانشینی و فەرمانبەرانە قەنەعەت ناکەم ئەگەرینی کە دەڵێ چونگەم لە پێش ئەوتیان 300 ملیارد دینار داهاتمانە داهاتی نانەوتیە ئێ باشە ئیستا ئەو داوای 80 ملیاردی لێکردو تۆ نادی 80 و 100 میلیارد ئەوە بووە بە ئیمڕۆ دکتۆر موسەناس وتی بۆ بە 150 میلیارد لە داهاتی ناوخۆ نزیکەی 400 میلیارە داوای 150 میلیارد باشە 150 میلیارد چییە بۆ نایەیتێ باش 80 میلیارد بوو بۆ نەدایە جاران 50 میلیارد بوو ئێستاگە 150 میلیارەکە بدەی و کاتە 900 و نزیکەی 6 میلیارد بۆ دەی موچەی موچەخۆران چکە مانگە ڕابردوو 950 میلیارد بوو بەڵێ جا ئەمە بەڕاستی موچە بۆتە کلینێکی سیاسی یعنی گەمەیەکی سیاسی بەدەست هەرێم و بەدەستەوە هەرێم بەڕاستی بە تەوجیهێکە ڕوا بەغاش بە تەوجیهی کرد باش لە ڕووی سیاسیەوە تەوزیع بوون ئەمان سونە و ئەمان شیعە تەوزیع بوون لەبەرەوە ئەمان زەختیان لێەکەن چونکە تۆ کە شتێکت پێ نەکرێ هەڕەشە مەکەکە کە تۆ شتێکت خۆم ئێستا ئەگەر یەکێک 100 دیناری هەبوو هەڕەشەی ئەوە کات 100 دینارەکە بیاتێ کابرا ئەگەر نەیاتێ خۆی 100 دینارەکەی هەیە بیاتێ باشە کە تۆ خۆت موچەت نییە هەڕەشەی چی ئەەکەی لە عێراق لا وەزارەتی بەغا مؤسسەیە وەزارەتی دارایی مؤسسەیە کاک بەغا عێراق سیستەمە بەڵام ئەمانەی ئێمە هیچی نەبووە بە دەستور و بە یاسان نەبووە ئەم شتانی کایە
فەرمو لە 2013 تۆ بوو جە نییە لەکوێ داهاتە کوا خەرجی و کوا تۆ بوو جە نەبوو هیچ شتێکە دیار نابێت کاکە پارە وەرەگریت و ئەیەی بە باشە چ خانەنشین و فەرمانبەرێک پارەی لۆکی وەرگتووە پارەی لۆک نوێ 50,000 و 10,000 و 5,000 و 25,000 کێوەری گرتووە بۆ لە بەغداوە ئەو دێت لە بەغاوە ئەوانەیە لە بەغاوە ئەم دڕاوانە نایە قەناعەتی بێ مۆزەفی وا هەیە وەرێگرێ خانەنشینی وا هەیە 500,000 وەرەگرێ لەوانەیە 50-60,000 بە کەڵکی ئەوە نەیە خەرجیکە باشە ئەمە گومرگەکانی خۆتان نەبێ و نەوت فرۆشتنەکانی خۆتان نەبێ ئەی ئەم پارەیە لە کوێ هاام پارە دڕاوە قابی لە بەغا پارەی دڕاو ئەهێنێ قەناعەتم نییە پارەی لۆکی هەیە هەمووی لۆکە بەڵام بۆ وەزیرەکان و سەرەوە هەمووی لۆ گۆرەگرن بۆ کابرایە 500,000 هەیە تۆ پارەی دڕاو ئەوەی تێ باش بەس بەرز بۆ چاوەڕێ ناکەی ئەوان بڵێن لێدوانی وەزیری دارایی هەبوو دەی و دەتوانین خۆمان بەداهاتی ناوخۆ و نەوت موچە بدەین باسی 21 مانگی کرد مەبەسیەوە و کاتێک کە موچە و نەوتیان لەرز بوو لێبڕینیشان پەیڕەو کرد هە لە 2020 حەوت موچیان بە تەواوی نەدا دەمانگ لێبڕین بوو ئەو سیستەمە دەگەڕێتەوە ئەگەر لەگەڵ بەغدا ینی نەگەن بە ئەنجام نەوتەکە وەستاوە ئەوەنی بە قاچاغی فرۆشن بە قاچاغ ئەوە ناشکە بە پێی وەزارەتی دارایی عێراق بێستە ساڵی ڕابردوو 4 تریلیۆن دینار بووە داهاتی 4 تریلیۆن دینار ئەو بە 4 مانگەدا بەس بۆ موچە بەڵێ دەتۆ 150 میلیارد دینار بە بەغا 150 میلیارد دیێگە داهینیش تایاتێ کاکە بەهینی خزمە گوزاری تایاتێ نەوت تایاتێ هەموو شتەکان تایاتێ کاکە یان بەڵام تۆ دیناری نای 50 میلیارد چییە کاکە 50 میلیارد بە کۆمپانیایکی زەبەلاح 50 میلیاردەکایە تۆ یاری بە قوتی خەڵکەکە یاری ئەمانە زۆر بێویژدانن قەت تەسەورم ناکرد ئەم کورد ئاوا کورد بچەبچێنێتەوە یعنی بەڕاستی باشە چۆن جوابی ئەم کەسوکاری شەیدانایەتەوە چۆن جوابی ئەم هەموو تێکۆشەرایەتەوە تێکۆشەری وا هەیە دینار لە گیرفانیان نییە تۆست یەک هینی ئەوە بکە ئێستا کە ڕێکەوتن هەڵەبجە بوو بە پارێزگا باش و یاسای هینی حەشتی شعبی یاسای خاننشینیان بۆ دەکرد لە پەرلەمان باشە تۆ بۆ تاکو ئیستا پەرلەمانی کوردستان یاسایەکی خاننشینی بۆ تێکۆشەرە دێرینانان دەرنەکردووە یەی لەسەر تەلەڤیزۆنیش قسەی زل و ئەم شتەوەکە یان لە ئەم لاولا قسەی زلەکەی کاکە تۆ ئیستا بەڵام خۆگەندەڵێکی زۆریش کراوە بە ناوی خەڵکێ پێشمەرگە نەبووە پلەیەکی زۆر بەرز ئێستا ئەوە شەیەکیم داوای لێبوتنەکەم حەقا خەڵک ئەوە بیر بکاتەوە ئیسا کۆمەڵی پێشمەگە دێرینەکانی من وەکو خۆمەڵێم ئەوەی کە لەوەیە بە فیعلی پێشمەرگە بووە ئیتر 10 ڕۆژ پێشمەرگە بووە دەست بە فیعلی پێشمەرگە بووە یعنی کۆمەڵی پێشمەگەری هەموو حیزبەکانی تێ بێزگەرە یعنی من مەقسەم چییە ئەوە فەرقیەیە لەگەڵ گەندەڵی ئەوەی کە یەت و بە لێشا و خانشینی کردووە بە پلەی سەربازی ئەی ئیستا لە عێراق چۆن جێگەیە کاتوە کابرا لە فیلەکەی یەک وەرەقەی تایە نووسیوانە بە عەمید خانەنشینیکەن باشە بچێتە عێراق لە کووا جێگەی بێتەوە لە چه حساباتێکا جێگەی بێتەوە باش ئێستا چارەسەرێک دەبینی بەڕێز شارەزای بواری ئابووری و دارایشی بۆ موچە ئەوەی کە پابەند بن داهاتی ناوخۆ ڕادەستکەن نەوتەکە ڕادەستکەن یاخود چارەسەرێک هەیە ئەبێ بەڕاستی لەگەڵ بەغا ڕێبکەوی قەینا سیاسی لە پشتەوە هەیە ئەمە کێشەیەکی سیاسی لەم زلوفا گۆڕانکاریەک لە عێراق و لە کوردستان و لە شتینەکانە بێ بەڵام ئەم کێشەیەکی سیاسیە بەڵام بەغا هەچی داوا کرد چونکەم تۆ لە بەرژەوەندی نەکرد بیەرێ کاکە 80 میلیارد بۆ نایە 30 میلیارد هەچۆنێ بکە کاکە لە خانشینی بە فەرموو لە سایەک ئەڵێ ئیتر لە مانگەوەزام لە خانشینی شەبڕن لە فەرمانبەرانە بڕن لە سای شەبڕن و ئەو لە سا چوار سێ بڕێ و ئی باشە قەینا کاکە بەچقە وەڵی من لە ئەو لە ساسێم لێ ببڕن و بیخەنە سندوقی خانشینەوە دەستیان ماچەکەم مەمنونم بۆی خانشینێکی کە ئیسپادەی لێ بکە بەڵام کە تۆ سندوق نەبێت خانشینی لێبڕێنی چی و ئەو لە سایەکە بۆچیە بڕن کەس نازانێت بۆچیە بڕن یەکێڵە بۆ فەڵەستینە
هیچڵێ نازان بۆ چییە باشە تۆ شتێکەکەی ڕوونکردنەوەی بکە ئیستا ئەمە ڕوونکردنەوە بکردایە بوو تا ئەوەی ڕوونکردنەوەیدا و لە سێ لەیەکی حوتی 2024ەوە من ئینم کردووە لەوە حسابە یعنی بۆ من باجی لە یەکی 2004 دەبە باش ئەی دەبێت ئێستا موچە خۆران و فەرمانبەران هەڵوێستیان چی بێت چ لە دواکەوتنی موچەکەیە چ لە لێبڕینشە دەبێت چی بێ هەڵوێستەکە بەڕاستی ئێستا ئێمە وەکو یەکێتی خانشینانی کوردستان هەڵوێستمان هەیە بەرامبەر هەموو شتەکان بەڕاستی بەرامبەر و غەدرەی لێمان بەرامبەر بەو لێبڕینش هەڵوێستەمان هەیە باشە ئەگەر بچێ بۆ بەغا ئێمە لەگە بەغا قساکەین بۆ ئەوەی ئێمەش بخەنەوە سەر خانشینی ئەوێ ئیتر هیچ ڕەبتێکمان بە حکوومەتی هەرێمەوە نامێنیوە هەچ مۆزەفی خانشینە بێت چێتەوێ ئەگەر بیان بە ئەوێ ئەگەر نەشیێن بە ئەوێ بەڕاستی ئێمە هەڵوێستەی جددیمانە بێ بە ئەچینە محکەمەی لە پێشا لەگە خۆیان قساکەین گەشتینە تەفاوم ئایگەین نەگەشتین ئەچین لە محکەمەی فیدراڵی محامیمانەیە و شتەمو شتێکمانەیە و گرەوەکە بێن ئەو کاتە ئەو لە ساسەی لە منە بڕێ ئەبێ هەمومانە 750 بات باش بەزایی بۆ فەرمانبەران دەبێت چی بکە چکە ئێستا ئەوی فەرمان خانەنیشانمە 5 ساڵیان وەرەیتەوە فەرمانبەران بە 3 ساڵە ئێستا وەکەوەی وەزارەتی دارایی هەرێم دایناوەگەر 509,000 موچەی بنەڕەتیت بێت ینی لە مانگێکە 50,000 دەبڕدرێ 50,000 زۆرە بۆ موچە ئێستا لە سادا ئەبرێت لە فەرمانبەر بەڵە کە ئەیەن بەغا بە حساب ئەیرێ بە بەغا نازام باکوێستا فەرمانبەر بیا قەینە بۆ چونکە ئەو کە خانەنشین بوو بە یاسای خانەنشینەکە بەڵام کە من تەقاوت بووم خانشین بووم بەم یاسای کۆنەکە خانەنشین بوو هەمومانە 750,000 لێبڕ باش ناکرێت لەو ئەو لە سەداسێ لە موچە ئەو موچەی سیستەمی پاشەکەوت و موچە براوەکان و ئەوانە بیدەنەوە چکە سێمە بەدا چونێکمان کرد بوو تقریبان بە کۆی گشتی بە سیستەمی پاشەکەوت بە دەمانگ لێبرین بە 15 مانگ موچەی بە 16 مانگ موچەی تاوانەدرا و 27 تریلیۆن دینار بوو جگە لە پلە بەرزکردنەوەش کە بەڕێز باس زیانێکی زۆری لە موچە خۆران کاک حاجی من ڕێکمێ بۆ ئەم لە ساسێ ئەزین بۆ چیە بڕێ بەڵێ بەغا داوای 150 ملیاری نەکردووە بۆ ئیزافە 150 ملیارە لەمە وەرەگرێەوە یا بە ئەو بۆ ئەیبرن تەسەورەکە لە سەدانەوەی بۆ ئەوە باشە بینە سەر چەند خولەکێکمان ماوە لەسەر خانەنشینان ئەوانەیە کە تازە خانەنشین و 30,000 خانەنشین بوون تا ئێستاندێکیان بەشێکی زۆریان مامەڵەکانیان تاوا نەکراوە 6 موچەکە دەبوو لێرە پێیان بدرێ پێیان نەدراوە 12 موچە هەر 5 مانگ 6 مانگە مویز موچەیەکیان دیکەیان موچیان پێ نەدراوە هۆکارەکەی بۆچی دەگەڕێنیتەوە ئەزانین ئەو 12 موچەیە 4-5 موالیدی خاننشین کرد خەڵک تووشی سەدمەیە بوو بۆ ئەوەی تووشی سەدمە نەبێ وتی 12 موچەشتێن باش ئەمە هیچ میدیا باسی نەکە میدیایەکی دەسەڵات باسی کرد باش ئەم هینە 450 ملیار دینارەکە 450 ملیار دینارەکە ئەم 12 موچەیە باشە تۆ تەسەورەکەی عێراق لە سندوقی خانەنشینی خۆی 450 ملیار دەرکا بیا بە خاننشینی ئێرە و تۆ تەوقیفاتی تەقاوتی شت داوە بە هەرێم و خوادوێتی ئەیرێ بە دووری دەزانی ناکرێ ئەوەینە ئەوە بۆ ئەوەی ئەو خێمەیە دروست بوو دەنگێکی معارەزە هەبوو ئەمەش تووشی کە ئابە بوون هەردووکی لێگا ئەوەی دروست کرد خەڵکەی و کۆلە 18 موچەوەرەگرم باش ئەی 6 موچەکە نابی لە هەرێم بدرێ بۆ باش 6 موچەکەیان هێنێ یراویش بە سندێکیان وریان نەگرتەوە خۆی هەیە ئێستا چونگەم چوان موالیدا چوان موالید مۆزەفی زۆر شارەزاشی تیان نەماوە تا تەدقیقێکی وردی ئەوەی نەکات چونکە دۆسیەکانی خانەنشینی بکە ئێستا لە پێش 2014 خاننشینان هەڵەی زۆر تایە بەڕاستی ئەو بەڕێوەبەرایەتی خاننشینی سلێمانیە زۆر هیلاکن حەقا هەموو کەسێ دەستخۆشیان لێ بکە زۆر هیلاکن زۆر ماندوون زۆر ئەوەن بۆ شەو و ڕۆژ خەریکی ئیشن بۆ معاملەی ئەو خانەنشینانە یعنی زۆر هیلاکن بەس کارمەندیان کەم نییە خۆ ڕەنگە بەڕێوەبەراتەکانی تریژ ماندوو بن بەس کارمەندیان کەمەوە اینجا بەڕێوەبەرایەتەکانیش بە هەمان شێوە ماندوون بۆ مەوسمی ناوچەکانی سا بە تایبەتی تربیە نازانم چەند هەزار کەسی هەبووە هینەکە ئەبێت تەدقیقێکی وردی تیا بکەیت ئەم خانەنشینێ
لەکەیە دامەزراوە چەند تەرفیعی وەرگتووە چەند علاوەی وەرگتووە چی خزمەتی هێناوەتەوە چی ناوتە ئەبێت تەدقیقێکی وردی تا بکەیت بۆ ئەوەی حەقی خۆی نەکە. بەس ئێستا دەبێت فەرمانبەران و موچەخۆران خانەنشینە فەرمانبەرە ئەو لە سەدا سێ ڕەت بکەنەوە بە بۆچوونی بەڕێزت من ئەڵێم ڕەتی نەکەنەوە ڕەت ناکرێتەوە بەڵام ئێمە ئەبێ بە دواتاچوونی وەگەین فەرمانبەران سەریان نییە چاوەڕێی خانشینە فەرمانبەران بەڕاستی ئەبێ ئەمس لە ساسەیە بڕیان ئەگە بۆ بەغا بوو ئەوە ئێمە ئاچینە سەر بەغا ئەڵێن کاگەر بۆ بەغا بێ پێتان ئاسەیە بەڵام بۆ هەرێم بێ بۆ هەرێم بێ ئەیخوا ئەبێ ئێمە شکاتیان بکەین باشە ئەی بۆ بەغا بێ بۆ بەغا بێ بۆ ئەوەی موچەکەی ئێمە خانەنشینی بچێتە سەر بەغا ئەو کاتێککە چووە سەر بەغا هیچ مشکیلەمان نامێنێت لێرە هیچ ڕەتێکمان بەیرەوە نامێنێت بەڵام من یەک ڕەمەیە داواکارم لە فەرمانبەران لە خانەنشینان لە کاسبکاران هەڵوێستەیەک وەربگرن ئەمە تاکەی ئەم زوڵمە لە خانەنشین و فەرمان تۆ هەڵوێست موچەت نایەت هەیە موچەکە دەبڕێت تەرفیع دەبرێ هەموو شتێک دەبڕێ ئەچی ئەژماری من پڕەکەیتەوە بە چه قانونیە کە بەغا ئەڵێ من ئەژماری من ڕەبزە ئەڵێ ئەو تەوتینی نەکردو بۆیە موچەکەی نایەمێ. سوپاس دەکەین کاکعلی ئەندامی ئەنجومەنی باڵای یەکێتی خانەنشینانی کوردستان سوپاس دەکەین سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس باوکارانم خواتەمەوە.